ملفی ئەمنی ناو ئەم شارە غێرە مباشر تا ئێستاکە فەرماندەی پۆلیس بڕێوێ بەڵام ئێمە هەوڵ دەدەین هەرچی پێداویستی ملفی ئەمنی هەیە لە ماوەی ئەم مانگەدا جێبەجێ بکەین بۆی ڕاستەوخۆ بەڕەسمی لەلایەن سەرۆکی ڕئیس وزەراوە و وەزیری ناوخۆ ڕادستی هێزەکانی پۆلیس بکرێت. بڵێ بۆ ڕێخستنەوە هەمومان پێویستمان بۆیە کە خۆمان ڕخینەوە دیارە ئەوە پێداویستێکی ملفی ئەمنیە بۆی کەوای مە بتوانین گیانی هاوڵاتی نەم شارەیە وەکو خۆی بپارێزین بە پێی یاسا بیان پارێزین بۆیە ئەو لیژنەیە لە بەغاوە هاتووە دەست بەکارە بۆی کەوا پێداویستەکان جێبەجێ بکەن. پێم وایە ساڵی داهاتوو ئینشاءڵڵا فەرماندەی پۆلیس و هێزەکانی ناوخۆ ملفی ئەمنی ڕادستی پۆلیسەکەن. یەک زۆرەیاندا ژمارەیەکی زۆرە بەوەی کەوا بتوانین ئێمە ئەو فەراغانەی کەوا لە بنیەتی بەشەری هێزەکانی پۆلیسا کەمە پڕی بکەینەوە. لێکۆڵینەوە بەردەوامەوە و کەسانی ترشمان دەستگیر کردووە بەڵام دوای کۆتایی هاتن بە دۆسیەکە ئاگادارتان نەکەینەوە کە ئێمە لەسەر ئەو کەسانێکەوە تەجاوز دەکەنە سەر هاوڵاتی خەڵکی ئەم شارە و وتاپاتی نابەجێ دژی بە یاسا و دەوڵەت جێبەجێکە نییە لەم شارە جێگایان نابێتەوە و لە وڵاتی ئێمە جێگایان نابێتەوە. زۆر سپاسان دەکەم.